قوربانگیان خۆی پەیامەکە دیارە، پەیامەکە ئەمە سیاسیە بە سیاست ئەوێ بە ناوی پەکەوە بێت خاکی کوردستان و حکومەتی ئەوسای عوسمانی تازە کاتەوە، حکومەتەکە تەشکیل کاتەوە. ئایا کوردەکە بە جاشی خۆی وەکو جاش ئەوێ حکومڕانی ناوچەکەی بۆ بکە، یا ئەمە ئیتفاقێکی نێودەوڵەتیە یا هەرێمیە بۆ خۆمان بەدەستی دروستیەکەن. کەسێکە توانێت تۆ بڕۆ بزان لە خاکی ئێران نەتوانی بسێ بچیتە و دیۆ ئەو بۆیە تەم دیو ئەگەر ئیتفاقەیەک نییە، ئەگەر ڕەزامەندیەک نییە کە خەڵک بتوە ڕێگری لە هاتنی هەر لەشکرکێشێکی شوێنێکی تر بکات کە بێتە وڵاتەکەی. بەڵام ئەمە ئیتفاقەیەکە و مەسلحەتێکی تایە بۆ لایەنێک بۆ شوێنێک تایەتی. لەبەرەوە ئەمە بێ حکومەتی هەرێم بە حەزابەکانیشەوە بە حکومەتیشەوە ئینزاری تورکیا بکەن لە خاکی کوردستان بچێتە دەرەوە سنوور نەبەسێنێ. پەیامی تورکیا ئاشکرایە کاکیجان، پەیامی تورکیا ئاشکرایە. داگیرکردنی ئەو شوێنە کۆنانەی سەردەمی ڕابردوو و مێژۆ کۆنەکانە بۆ گەڕانەوەی بۆ سەر دەسەڵاتی حکوومەتی تورکی هیچێکی تر نییە، فقط ئەوەیە. کورد لێرە بەرداشێکە لەم بینی وڵاتانە گەڕانەوەی بۆ سەر ژێر دەسەڵاتی حکوومەتی تورکیا. زەری من ئەرکی هاوڵاتیانە کە کۆمەک و پشتگیری و یارمەتی حکوومەت بێ بۆ ئەوەی حکوومەت بتوانێت ڕێگری لەو دەستدرێژی و هەڕەشە و هێرشکردنانی تورکیا بگرێت. ئەگەر کوردیە گرتو بێ قسە هیچ بابەتێکی نییە، ئەڵێ ئەگەر برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوا بێ. ئەو هەڕەشەکردنەی بۆ ئەوەی تەنها فقط مەبەستلەوە ڕووخاندنی هورەی خەڵکی هەرێمی کوردستانە. هورەی خەڵک بمانە ناڕوخێت. چەند ساڵ ئەو تورکیا حکوومەتی تورکی هەر ڕەشەیەکە و کوردی شەر کوردستانە و هەر هەیە وەرزین و نایژمرێ. هەروەکو من و تۆ درێژە بە ئەو خەبات و تێکۆشانەی خۆیان هەتا هەیە. خێڵی خیانە دەزانین کە دەتیشام کرێ. ئیسا کەسێک وڵاتیەکە لەگەڵ وڵاتێکی کە دوژمنیەتی تۆ نابێت دەست پێش خەریکەی ئەو بێ بۆ ناو وڵاتەکە و ئەگەر تۆ بەرژەوەندی خۆتی تیانە بێت و بەرژەوەندی حیزبەکەت و بنەماڵەکەتی تیانە بێت هەرگیز ناتوانیت دەست پێش خەر بیت و خۆ پێشکەویت بڵێ وەرە خیانەت کە بەرامبەر وڵاتەکەم، بەرامبەر میلەتەکەم، بەرامبەر گەلەکەم. بەڵام ئەمان خۆیان هەموو کەسێ باش ئەزانێت کە کێ خیانەتی سەرەکیە و کە کێ پێشی لێ ئەگری ئەڵە وەرە بردومانی وڵاتەکەم کە ئادێ فەرموو با حکومەتی هەرێمی کوردستان بڕە بردومانی یەک ناوچە تورکیا بکات. بزانە وەڵامی چییە؟ یەک دومی نازان بۆچی لە هەڵەبجە ئەبێ هەر هەڵەبجەیەکان و خەڵکی هەڵەبجە سەرپشک بێ بۆ ئەم گربوونەوە بۆچی ناتوان لە هەولێرا بکرێ؟ ئەمە هۆکارەکەی چی؟ هۆکارەکەی خەڵترساندنە، هۆکاری خەڵتۆخاندنە، نازانم هۆکارەکەی چییە؟ خەڵک تاکەی بێدەنگ بێ لەم هێنانی تورکیا بۆ سەر وڵاتی کوردستانی خۆمان.